ئێستا لەسەر هێڵی تەلەفۆن بەڕێز شیروان میرزا ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لەسەر فراکسیۆنی یەکێتی ڕاستەوخۆ لەگەڵمان دەبێت. کاک شیروانم کاتە و باش و سوپاس بۆ ئەو دەرفەتە. کاک شیروان چیتان کردووە بۆ چارەسەرکردنی گرفتی کارمەندانی بەنداوەکانی هەرێمی کوردستان؟ سڵاتان لێبێ، ئەم کاتتان باش و ئەم کاتەی بینەرانی گەلی کوردستان باش. زۆر سوپاس. دیارە ئێمە لە مانگی دوو ئاگادار کراینەوە لەلایەن بەڕێوەبەری بەنداوی دەربەندی خان کاک ڕەحمانخانی کە گرفتی موچەیان هەیە. لە ڕاستیدا موچەی مانگی یەک و دویان وەرنەگرت بوو. لە بەدواداچوونەکانمان وەکو فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان کە ئێمە پێمان وایە لە بەغدا نوێنەری خەڵکی کوردستانی، نوێنەری هەر تاکێکی ئەم هەرێمەین کە گرفتێکی هەبێ لە بەغدا، بەدواداچوونمان کرد تێگەیشتین کە ئەمە گرفتەکە لە وەزارەتی داراییە. وەزارەتی دارایی ئەو کاتە بەڕێز فواد حوسێن وەزیری دارایی بوو کە پشکی هەرێمی کوردستان هاتبوو مانگی یەک و دوو، بەڵام ئەوان بە نووسراوێکی ئەمیندارەتی گشتی ئەنجومەنی وەزیران ڕاگیرا بوو لە کاتێکدا نووسراوەکە ئیشی پێ نەدەکرا. دواتر هەوڵماندا لەگەڵ وەزارەتی سەرچاوە ئاویەکانی عێراق و وەزارەتی دارایی موچەی مانگی یەک و دویان چارەسەر کراوە، موچەکانیان بۆ سەرف کرا. لە دوای ئەو کاتەوە تەڵان لەبەر ئەوەی پارەی فەرمانبەرانی بەنداوەکان لە پشکی هەرێمی کوردستان دەجێڕدرێتەوە، پاشان لە ڕێگای بەغداوە دەنێردرێت، بەڵام هی ئەوان تا ئێستا نەهاتبوو. ئێمە لە بەدواداچوونەکانماندا لە مانگی 4 جارێکی دیکە نووسراومان کردەوە بۆ وەزارەتی سەرچاوە ئاویەکان، لە مانگی 6 نووسراوێکی ترمان کردەوە بۆ وەزارەتی دارایی و وەزارەتی سەرچاوە ئاویەکان. وەکو فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان بەردەوام لە هەوڵدا بووین لەگەڵ وەزیری سەرچاوەکانی ئاو، لەگەڵ وەزیری دارایی و دوجار لە ڕێگای بەڕێز سەرۆک کۆماریشمان ئاگادار کردەوە، بە تایبەتی نووسینگەی سەرۆک کۆماریشمان ئاگادار کردەوە. تەمان ئێمە پێشنیاری ئەومان کرد، یا مابڵین قسە لەسەر ئەوە بوو ئەم فەرمانبەرانە لە نبەینی هەرێم و بەغدادا موچەکانیان دیار نییە. لە ڕووی ئیداریەوە سەر بە بەغدان لەبەرەوەی سدود بەنداوەکان مۆزوعێکی ئیتیحادیە و سەر بە بەغدایە. ئەم فەرمانبەرانە سەر بە بەغدان وەکو ئیداریەت، بەڵام موچەکانیان وابەستەیە بە پشکی هەرێمی کوردستانەوە. لە پشکی هەرێمی کوردستان ئەو پارەیان بۆ تەرخانکراوە موچەیان دراوە، بۆیە تا ئێستا موچەکانیان ڕاگیرا بوو. دوجار لەم هەفتەیەدا لە ڕۆژی 4/8 نووسراوێکی ئەمیندارەتی گشتی ئەنجومەنی وەزیران هەیە بۆ داوا لە وەزارەتی دارایی دەکات کە موچەی مانگی 3 و 4 و 5 بۆ سەرف بکرێ و موچەکانی تریشیان بۆ تا کۆتایی ساڵ بۆ سەرف بکرێت و دواتر لە پشکی هەرێمی کوردستان حساباتی ئەوە یەکلا بکرێتەوە. ئەم پارەیە بەغدا دابینی دەکات یاخود هەرێمی کوردستان دابینی دەکات؟ ئەم پارەیە لە پشکی هەرێمی کوردستان دەجێڕدرایەوە پێشتر. یعنی مانگانە کاتێک کە لە وەزارەتی دارایی پشکی هەرێمی کوردستان دیاری دەکرا لەو 452 میلیارەی کە بۆ هەرێمی کوردستان دەهات، وەزارەتی سەرچاوە ئاویەکان لە پشکی هەرێمی کوردستان ئەو بەشەی کە هی فەرمانبەری بەنداوەکانە جیای کردوتەوە و بۆ خۆی تەوزیعی کردو، نردویەتی بۆ فەرمانبەرانی بەنداوەکان. ئێمە لەگەڵ بەڕێز وەزیری کشتتوکاڵی هەرێمی کوردستانیش باسیەوەمان کردمان، ئەگەر پارەکە هەر هی هەرێمی کوردستانە و هی بەغدانیە کەواتان فەرمانبەرانە بۆ چاوەڕێی بەغدا بکەن، وەکو فەرمانبەری هەرێمی کوردستان موچیان بۆ سەرف بکرێت. خۆ ئەگەر بەغدا ببورن لە پارەی خۆی موچیان بۆ دابین دەکات، بۆچی دواب بکەوە موچەکەیان بفەوتێ؟ لە درێژەی هەوڵەکانماندا بۆمان دەرکەوت کە کێشەکەیان لەو بینەدا لە بینی هەرێم و بەغدا موچەکانیان دیار نییە. بۆیە خۆشبەختانە هەوڵەکانی فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ هەموو لایەک، لەگەڵ نووسینگەی سەرۆکایەتی کۆمار، لەگەڵ وەزیری سەرچاوە ئاویەکان، وەزیری دارایی و ئەنجومەنی وەزیرانی بەغدا بە ئەنجام گەیشت و دوجار بڕیاردراوە کە موچەکانیان بۆ سەرف بکرێ و ئەوەش دەبێت لە ڕاستیدا چارەسەری یەکجاری بۆ بدۆزرێتەوە. یان یەکجاری وەکو فەرمانبەرێکی ئیتیحادی بخرێنە سەر بەغدا، یان ئەوە تا بخرێنەوە سەر هەرێمی کوردستان، بۆی لە هەردوو حاڵەتەکەدا دیار بێ هەم موچیان لەسەر کوێ هەم ئیداریان سەر بەکوێن. بەڵێ لە ماوەی پێشوودا داوا کراوە کە کارمەندانی بەنداوەکان لەلایەن بەغداوە موچەکانیان بۆ دابین بکرێ بەو پێیەی کە ئەو شوێنەی کە کاری تیادا دەکەن شوێنێکی گشتی و دەگەڕێتەوە بۆ حکوومەتی فیدرال. ئەی کەواتە بۆچی ئەو کێشەیە بێتەوە هەرێمی کوردستان جارێکی تر و موچەکانیان لەسەر بەشە بودجەی هەرێمی کوردستان دابەش بکرێ؟ بۆچی ئەم موچەیە یەکلایی ناکرێتەوە کە حکوومەتی بەغا ئەمە خۆی
دابینی بکات وەکو هەندێک لە فەرمانگەکانی تر کە حکوومەتی بەغا دیاری دابینی دەکات. بەڵێ ئێمە طبعاً کۆمەڵێک فەرمانگەمان هەیە فەرمانگەی ئیتیحادین فیدراڵین سەر بە حکوومەتی بەغدان ئەوانە موچەکانیان لە بەغدا دابین دەکرێت. بەنداوەکانیش بە هەمان شێوە بە پێی دەستور دایرەیەکی ئیتیحادیە سەر بە حکوومەتی فیدراڵیە کەواتە باشتر وایە فەرمانبەرەکان بە موچە و چۆن ئیداریان سەر بە بەغدان موچەکانیشیان سەر بە بەغدا بێت و لە بەغداوە موچەکانیان بۆ دابین بکرێ. لە ڕاستیدا ترسی ئەوەی کە ئەوانە سەر بە هەرێمی کوردستان بن ئەوانە خەڵکی کوردن لە هەر شوێنێک بن هاوڵاتیم نیشتیمانن هاوڵاتی ئەم هەرێمن بە دڵنیاییەوە ئینتیمایان دڵسۆزیان بۆ هەرێمی کوردستان هەیە هەروەکو چۆن پاسەوانی سنوور لەسەر سنوور بە هەمان شێوە کوردێکە و لەوێ بەڵام فەرمانبەری ئیتیحادیە کارمەندێکی گومرگ بە هەمان شێوە پۆلیسی گومرگ بە هەمان شێوە ئەوەی لە جنسیە و لە جەوازات و لە ئیقامە و لە کارتی نیشتیمانی و ئەوانەیە بە هەمان شێوە خۆ خەڵکی ئەم هەرێمن بەڵام موچەکانیان لە بەغداوەیە کە با ببنە کارمەندی فیدراڵی و کێشەیەک نییە لە ڕاستیدا. ئەگەر ڕێگەم بدەیت دەمەوێت باس لەوە بکەم کە هەندێک خەڵک پێی وایە ئەمە چوونە باوەشی بەغدایە و بە تەسلیم بوونەوەیە بە بەغدا ئەمە لە ڕاستیدا قسەیەکی زۆر بێمانایە و قسەیەکە کە لە ئەو پەڕی نەزانی و بێمستەواییەوە دەکرێت و ئەوانەی کە ئەم قسانە دەکەن بەداخەوە لە بەرپرسیارەتیشدان و ئەندامی سەرکردایەتی حیزبێکی دیاریکراون بۆ خۆیان هەموو شتێکیان پێ ئاساییە لە پێناوی وەزیرێک لە پێناوی پۆستێکدا سەردانی ماڵی پەرلەمانتاران و خەڵکیش دەکەن تەنها بۆ ئەوەی کە وەزیرێکان ئیستیجواب نەکرێ یان پۆستێکیان پێ بدرێ یان کەسێکیان لێپرسینەوە لێ نەکرێ. بەڵام کاتێک ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان هەوڵی دابینکردنی موچەی بەشێک لە فەرمانبەران یان چەند فەرمانبەرێک چەند خەڵکێکی ئەم هەرێمی خۆماندن دێن مزایدەی کوردایەتی و ئەم قسە بێمانایانەی کە دەیانەوێ خەڵکی پێ بگەوزێنن باس لەوە دەکەن کە گوایە ئەمە تەسلیم بوونەوەی بە بەغدا لە کاتێکدا بۆ خۆیان بۆ پۆستێک ئامادەن بۆ پۆستێکی نزمیش ئامادەن تەسلیمی بەغدا ببنەوە و بۆ دەرباسکردنی وەزیرێک لە ئیستیجواب ئامادەن بە وەفدێکی باڵا لە بەرزترین ئاستەوە سەردانی ماڵی خەڵک و پەرلەمانتاران بکەن. بەڵێ بەڕێز شیروان میرزا کارەکەتان ئەم هەنگاوەیەمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان ئێمە ئەم هەنگاوەکو یەکێتی نیشتیمانی کوردستان پێمان وایە هەنگاوێکی زۆر باشە و شانازی پێوە دەکەین و هەر هەوڵێک پێمان بکرێ بتوانین بۆ دابینکردنی خۆشگوزەرانی و ڕەفاهیەت و موچەی خەڵکی کوردستان درێغی لێ ناکەین. بەڵێ بەڕێستان هەنگاوەکەتان جێگەی دەستخۆشیە بەڵام لە ئێستادا ئەوان چەند مانگێکە موچەیان بۆ سەرف نەکراوە ئایا تەنها موچەیەکیان بۆ سەرف دەکرێت موچەکانی تریان چی لێ دێت؟ نابن لەبەرەوەی نووسراوەکە وازەحە دەڵێ تەوان موچەی مانجی یەک و دویان وەرگردوەکو باسم کرد و کاتی چێشەکە چارەسەرکرا بە موچەی مانجی 3 و 4 و 5 بۆ سەرف دەکرێت و نووسراوەکە وازەحە دەڵێت تا کۆتایی ساڵ هەموو موچەکانیان ماگانە پێدەدرێت هەتا ئەو کاتی بەڵام ئەو داوا دەکات کە فەرمانبەرەکان بگوازرێنەوە سەر میلاکی حکوومەتی ئیتیحادی بگوازرێنەوە سەر بەغدا. ئەمە ئاساییە دەکرێت بەرپرسانی هەرێم لەگەڵ بەغدا هەردوو وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی هەرێم لەگەڵ وەزارەتی سەرچاوەکانی بەغدا چارەسەری ئەم کێشەیە بکەن. وەکو باسم کردەمە دوو پێشنیار هەیە لەم دوو حاڵەتە زیاتر نییە یانەوە تاوەکو نووسراوەکەی ئەمیدارەتی گشتی ئەنجومەنی وەزیران داوای کردووە بخرێنە سەر بەغدا وەکو باقی فەرمانبەرانی تری ئیتیحادی و موچە و هەموو شتیان لە بەغداوە بێت یانەوە تا بخرێنەوە سەر هەرێمی کوردستان وەکو فەرمانبەرانی هەرێمی کوردستان مامەڵەیان لەگەڵ بکرێت و نووسراوەکەش وازەحە باس لەوە کردو کە موچێ و 3 مانگەی کە ڕۆیشتووە بۆیان سەرف دەکرێت موچەی مانگەکانی داهاتووشیان تا کۆتایی ساڵ بۆ سەرف دەکرێت. بەڵێ بەدەر لە گرفتی کارمەندانی بەنداوەکانی هەرێمی کوردستان ڕێکەوتنی هەرێمی کوردستان و حکوومەتی فیدرال لە ئێستادا گەیشتۆتە چی و هەروەها زانیاریەکانی ئێوە چین سەبارەت بە هاتنی وەفدی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ بەغدا و هەروەها ڕێکەوتنەکانیش گەیشتونەتە چی؟ طبعا بەپێی لێدوانی هەردوو لە هەم حکوومەتی هەرێمی کوردستان هەم بەرپرسانی بەغدا ئەوەیە کە لە داهاتوویەکی نزیکدا کە لەوە دەچێت لەم هەفتەیەدا بێت وەفدی هەرێمی کوردستان سەردانی بەغدا دەکاتەوە لێک نزیک بوونەوەی باش هەیە و ئومێدی ئەوە هەیە ئەم سەردانە تەواوی بگاتە ڕێکەوتنێکی باش. دیارە هەندێک گرفتی تەکنیکی هەیە لەسەر بڕیە و پارەیە کە هەرێم داوای دەکات ئەوەی کە بەغدا دەیدا ئایا نەوت تەسلیم دەکرێت یان تەسلیم ناکرێت بۆ ئەم ساڵ چکە هەموو پێشنیارن لە بەرامبەردا بەغدا چەند پارە دەدا داهاتی خاڵە سنووریەکان و
چۆنێتی ئیدارەدانیان و داهاتی ناوخۆ بەغدا داوای چەند دەکات حکوومەتی هەرێمی کوردستان ئامادەیە چەند بدا هەموو ئەوانە بەشێکی زۆریان چارەسەر کراون و ئیتیفاقی لەسەر کراوە و نێوەندگیریەکی باشێ لەلایەن ئەمریکیەکان و بەریتانیەکانەوە کە دەیانەوێت حکوومەتی هەرێمی کوردستان و بەغدا بگەنە ڕێککەوتن لەسەر ئەم مەسەلەیە و بەڕای من پێم وایە هەردوو لا پێویستیان بەم ڕێککەوتنە هەیە هەم هەرێمی کوردستان و هەم بەغداش بۆ ئەوەی کە بەغدا دەیەوێت لەم سەروبەندەدا کێشەی هەرێمی کوردستان چارەسەر بکات و کێشەیەشتر بۆ خۆی دروست نەکات و بەتایبەتی ئەگەر هەڵبژاردننی پێشوەخت لە بەردەمە نایانەوێت ئەم کێشەیە ئاڵۆستر ببێت دەیانەوێت چارەسەر ببێت و هەرێمی کوردستانیش پێویستی بەم ڕێککەوتنە هەیە بۆ دابینکردنی موچەی فەرمانبەران و دەرچوون لەم مۆزعای اقتصادی خراپەی کە ئێستا هەرێمی کوردستانی تێدایە. بەڵێ بەڕێز شیروان میرزا ئەگەر زانیاریتان هەبێ هۆکاری دواکەوتنی سەردانی وەفدەکەی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ بەغدا لە ئێستادا چییە لە کاتێکدا کە ئەم ڕێکەوتنە پەیوەستە بە ناردنی بوجە و هەروەها موچەی موچە خۆرانی هەرێمی کوردستانیشەوە؟ تەمانەوەی ئاگادار بم تەمان کێشە لەسەر ئەوە هەبوو هەرێمی کوردستان دەمێکە ئامادەی دەربڕیەوە وەفدیان ئامادەی بچێتەوە بۆ بەغدا و دوو جاری تر بەڕێز کاقوبات سەرۆکایەتی وەفدەکەی کردووە ئەم جارش پێم وایە هەر کاقوبات ئامادەی دەربڕیەوە سەرۆکایەتی وەفدی هەرێمی کوردستان دەکات بۆ بەغدا و هەرێمی کوردستان ئیستعدادی ئەوەی تێدایە لەسەر داهاتی نەوت لەسەر خاڵستنوودەکان لەسەر داهاتی ناوخۆ لەسەر تەنانەت ژمارە و زانیاری فەرمانبەران لەگەڵ بەغدا گفتوگۆی جدی بکە و تەواوی داتا و زانیاریەکانیان ناردووە بۆ بەغدا و ئامادەی گفتوگۆکردنن چاوەڕێی دانانی مەوعیدێکیان کاتێکیان دەکرد لەگەڵ بەغدا هۆکاری دواکەوتنەکەی پێم وایە هەندێک دانیشتنی فەنی لە نێوان هەردوو لادا لە ڕێگای خەڵکی فەنیەوە کرابێ بۆی بگەنە خاڵی لێک نزیک بوونەوەی زیاتر چونکە لە دواسەردانی وەفدی هەرێمدا بینەکەیان تا ڕادەیەک زۆر بوو لەسەر بڕی ئەو پارەیە کە بەغدا ئامادە بوو بیداوە ئەوەی کە هەرێمی کوردستان داوای دەکرد لەسەر مەلەفی نەوت جارێکی دیکە کێشە هەبوو بەڵام پێم وایە گەیشتۆ بە چارەسەر ئایا ئێستا هەردووچی پێشنیارە ئایا هەرێمی کوردستان ئەمساڵ بۆ خۆی نەوت دەفرۆشێت یان هەرێمی کوردستان 250,000 بەرمیل نەوت یان با بڵێن داهاتی 250,000 بەرمیل نەوتەکە دەداتە بەغدا ئەمە لە هەردوو حاڵەتەکەدا بڕێک پارە بۆ هەرێم دەنێت ئەگەر نەوت بدا بڕێک پارەیە ئەگەر نەوت نەدا بڕێک پارەیە بەشێکی زۆر لەم گرفتانە چارەسەر کراون و گفتوگۆی جدیان لەسەر کراوە گەیشت نزیکن لە ڕێکەوتن بۆیە پێم وایە لەم هەفتەیەدا یان لە نزیکترین کاتدا وەفدی هەرێم دەچێتەوە بەغدا و ئومێدی زۆریش هەیە کە ڕێک بکەون. زۆر باشە سوپاس بۆ زانیاریەکانە هەروەها سوپاس بۆ ئەم دەرفەتەش کە میوانی ئەم گەشتی هەواڵەکەمان بووی. سوپاس بۆ بەڕێز شیروان میرزا ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لەسەر فراکسیۆنی یەکێتی کە لەسەر هێڵی تەلەفۆن لەگەڵمان بووی.